سەتاسەد هەوا هەموو نیشانەکانی تێدایە تەواوە لانی ڕسمی ئینشاءالله قەرار دەدرێتن. طبعا کە توبعادلیش لێرانە پشکنینی 100% دەکرێتن و ئەو کاتی ئێمە نازانین پێڵاوەکەی پیلایەزار لە پێی ماوە، پانتۆڵەکەی کەڕەشە، بلوزەکەی کە سوورە، ئەو خەناوکەی لە ملی بوو تا ئێستاش لە ملی ماوە. يعني همو زانیاریەکان برێم بەجێری تەمەن و بەرزشتەکانی هەر هەمووی 100% إن شاء الله تەواو لەوانەیە ساعتش کە بگاتێ ساعت ئەوان دەرێن بە چاوەڕێکەن و 100% إن شاء الله هەوا لێرانە بۆی دەکرێت هەمووی 100% ئاخر جلوبەرگ ئەو جلوبەرگی لەبەرەوە تەرمەکە احتیمال ئێستا بەڕێکرابی چونکە لەوێن دەرێ پەلەیان نەکردیا تاوەکو بتوان بە شێوازێکی ڕێکپێک هەڵبژێت. ئێستا سەرجەم خزم و کەسوکارەکە هەمووە لێرانەی بەڵێ باوشی گەیشت زۆر سوپاس. ئەوان کە نازانین ئێمە هەتا تەرمەکە دێ ئەوە بخۆیان دەزان. زۆر سوپاس.